وەختتان و خێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. ئێمە خەریکە دیبەیتێک بووین لە ژێرە ناوە دیبەیت‌های جەدیدە ژیرەی مەرە. ئەوسا بە تانە لەم سەرزەمینە کوردەوارە ئێمە بە تایبەتی لە منتەقەی هەورامان و جوانڕوا بە کەسێک کە ئیدعای دانایی بەهاتایە وەلی خەڵک بە نەزەری دانانەوایە پێیان ئەوە ژیرەی مەرە. بعد دۆستێک بە ئێمە وتی و ئێمە تحقیقمان کرد کە مەر هەم بە معنای ئەشکەوت و کەورگە هەم بە معنای جەمعە. ئێمەش یەک سری دیبەیتەکەین لە ژێرە ناوە ژیرەی مەرە و ئەمە ئەوڵین دیبەیتێکی کە هەم ئەتوانێت ڕۆشنکەرەوەی ڕێگەی یارانە خێزە کوردەوارە سەربەخۆ بێت و هەم ئەتوانێت هەتایە مورد استناد قرار بگرێ. بزانن مارشال بەرمن کتابێکی نووسا بە ناوە تەجروبەی مۆدێرنیتە. لەوە دەستی کرد بە کەسانێک کە نەقدە مۆدێرنیتیان کردە سۆ بە تایبەتی لە ئەدەبیاتەوە. هەر لە بودلەرەوە دەستی پێکرد تا داسایۆفسکی، هەر لە پاریسەوە دەستی پێکرد تا شەقامەکانە سان پەتەرزبۆرگ، تا شەقامەکانی نیویۆرک و لە منزەرە ئەدیبەکانە ئەم وڵاتانەوە کە چووگنە سەناوە دنیای مۆدێرنیتە و نەقدە مۆدێرنیتیان کردە سۆ مثالی هاوردۆ. لە دەستنووسەکانە ژێرنوویسە پیاگە ژێرزەمینیە داسایۆفسکی گرتگە تا بڵوارە نۆرسکیە گوگل تا سوارە مەفرەقینە ئەو شاعرە گەورەکەی ڕووسیە پوشکین. هەر لە مانیفێستە حزبە کۆمۆنیستە کارل مارکس و مثالی هاوردەوە. سەرزەمینە ئێمە سەرزەمینە کوردەوار ئەو ئینسانی کە پێژن ئینسانە کوردی تەبیعەتەن لە متونە خاڵیە، نەک فەقەت ئینسانە کوردی، تەواو ئەوانەی کەوانە ئەم منتەقەی خاوەڕەمیانە لە متونە خاڵین. تۆ وەختە گەرەکتە نەقدە مۆدێرنیتە بکەیت تۆ داستانێکت نییە وەکو پیاگە ژێرزەمینیە داسایۆفسکی، کە داسایۆفسکی لە دیمەنی کیام باسە نەقاشێک کات لە خیاب لە بۆلوارە نۆرسکی شارە سەن پەتەرزبورگ. شارە سەن پەتەرزبورگ لە لایەنە پەترە کەبیرۆ لە قەرنە حەڤدەهەمەوە دروست کردیا بە کەڵکوەرگرتن لە معمارانە گەورەی ئینگلیسی، هۆلەندی و فەڕەنسەوی. شارێکیان دروست کرد لەسەر ئەساسە مۆدێرنیتە. بۆلوارە نۆرسکی بڵوارێکی درێژە شارە سەن پەتەرزبورگ بوو کە خەونەکانە ئینسانە مۆدێرن تیا تەعقیبە کردیا. هەزاران ئینسان لە بێ ناسینە یەکتریا ئەنوا و ئەقسامە دوکانهای عەزیم بۆی عەتر، ژنانە ئاراویش کەردەیەک و ڕەوابەتێک کە تۆ لە هیچ کوێیەکی تری ڕووسیا نایوێنێ ئللا لە بڵوارە نۆرسکی نەوێت و ئەحساسە حەقارەتێک کە تۆ لە بڵوارە نۆرسکیەکەی. لە دیمانەیەکە دانەیەک نەقاش ڕەسام لەحزەیەک چاویەکەوێ بە ناو چاوانە کەنیشکێکی زەریفی بڵوارە نۆرسکی و فکرەکە مەعشوقەیە خیاڵە خۆی دۆزیوە. و لە ناوە خیاڵە خۆیان خەریکە سەیرەکە کە ئەم مەعشوقە بێت و جووتە ئەم بێت و ئەمانە زندگیەکی معنەویە پڕ لە خۆشی و پڕ لە هونەر بگوزارێنن لە پڕێکا کەنیشکەکە کە لە بخەندێک لێ ئەدات و پزگەخەنەیەک ئەکات جوابی ئەداتەوە 5 ڕوبل دەرەکەوێ کەنیشکەکە فاحشەس ئەش فرۆشە. کاوراوی ڕەسامە کاوراوی هونەرمەند دەخواتە ناوە زەوقی، دووبارە ئەچێتەوە ناوە خیاڵە خۆی کەم ئینسانە قوربانیە و ئەم ئینسانە قوربانیە ئەم دنیای مۆدێرنەوە ئەم شارە سەن پەتەرزبورگەسە قوربانیە ئەم وەلع و حرس و قوربانیە ئەم جیهانە جەدید و سەرمایەداریەسە
و ئەم ئەتوانێت نجاتی بدات و ئەو نجات بدات و بیواتە ناو زندگیەکی ئینسانیە معنەوی. لەوێ داسایفسکی خەریکە نەهی بەدات کە ئەتفاقەن قوربانی کاورای ڕەسامە، نە ئەو ژنە کە قیمەتە خۆی ئەزانێت. ئەو ژنە خەیلە مۆدرنە، ئینسانە مۆدرن ئەوە، ئەو قیمەتە خۆی ئەزانێ، ئەوەزانێ هەچیشتە بۆ فرۆشە لە دنیای ئەمڕۆ، ولذا قیمەتە خۆی ئەزانێت. 5 ڕوبڵ نە ناز و خەمزەی گەرەکە و نە زندگی معنەوی گەرەکە و نە حازرەتە کە ئەوان نان و ڕنگ بخوات و حازرە 5 دقیقە خۆی بنێتە اختیارە ئەم 5 ڕوبلی لێفسێنێ. قوربانی کێس؟ قوربانی ئەو نەقاشەسە کە فکرەکاتە کە بەشەرەکانە دنیای ئەمڕۆژە ئەتوانێت سەتحی لە ئینسانیەت تەعقیب بکە، سەتحی لە ئەخلاق تەعقیب بکە، ئەتوانێت لە کەسێکا کەوانە ناو و بەندە ناو گەڵیا و بەندە دڵیا و بەندە سکیا، ئەتوانێت لە معنەویات و لە هونەریش قسەکە پێی بێژێت. قوربانی ئەوە، نە ئەو کەنیشکەوە خەریکە فاحشەییەکە. یعنی بە جۆرێک کابرا دەهاتیە کە فکرەکە ئەو فاحشە قوربانیە. بزانن تەواو ئەوانەی ئەمڕۆ لە سەرزەمینە ئێمە کەوتگنە کڵاوبەرداری، ساختە چێتی، کەوتگنە درۆزنی، کەوتگنە معاملاتە جۆرا و جۆر لە لەحاظە اقتصادی و لە لەحاظە شغڵی و ئەوانە ئینسانە مۆدەرنە ئەمڕۆژین. مۆدەرنیتە ئینسانە واتێرێ، مۆدەرنیتە فاوست دروستەکە، ئینسانێک ڕۆحی بە شەیتان فرۆشتەکە. ئەگەر وانە بن جێماکەن. بزانە ئێوە ئێستا حرسە ماڵێگەدەن، ئاپارتمانێگەدەن، مهم نییە پوڵەکەتان لەکوێ دەراورگە، چۆن دەرتان هاورگە، وە ڕیایی کردن دەرتان هاورگە، وە نۆکەریکردن بۆ دەوڵەتێ دەرتان هاوردگە، دزیتان کردگە، مەوادە مخەدرتان فرۆشتگە، کڵاوبەرداریتان کردگە، بۆرس چووگن، کارە بورستان کردگە، سەرمایەی ماڵی وا لە دەستان و مهم نییە. مهم ئەوسە تۆ ئاپارتمانێ بکەیت و دوان خەڵک لێتە پرسێ چەند ئاپارتمانە هەست. ئەمە شخصیەتە تۆس. لذا مهم نییە تۆ چۆن پوڵ پەیاکەی، بە کڵاوبەرداری ئەیکەی، بە دزی ئەیکەی، بە قاڵتاخی ئەیکەی، بە سناریۆی هەڵشتیانی ئەیکەی، مهم نییە. مهم ئەوسە تۆ ئیشی دوو ئاپارتمانە بوێ. ئەمە ئینسانە مۆدەرنە. ئەمە کڵاوبەردار، حانق، شەهوەت گەورە بووک، فاسد، ئەمە ئینسانە مۆدەرنە. فاوستە گۆتە ئینسانێک ڕۆحی فرۆشتگە بە شەیتان. ئێمە مانانێک کە فکرەکەین ئێشە ڕەوابەتە ئینسانی مەوجود بێت و فکرەکەین بەو زوانە ئەتوانین تەکە تەرەفا قسە بکەین، ئەتوانین ئینسان های قوربانی بین، ئەحمەق بین و دەهاتی بین. بۆیە من هیچ وەخوا بەرخوردم تەقیانە نەکردگە، هیچ وەخت من ئەمانە خاسە ناسم. بۆیە من لە دیبێتەکانە پێشووترا وتم بە کابرایە ئەحمەقە کۆمۆنیست، وتم تۆ چیت هەست بۆ کەنیشکێکی تارانی بێژیتی، تۆ بڕۆی کەنیشکە تارانی ئاگا بکەیت و کەنیشکە تارانی لە تۆ خەیلی ئاگاترە، قیمەتە خۆی ئەزانیت. شەوێ سکس 2 ملیۆن بن، قیمەتە خۆی ئەزانیت. وا لە ناو دنیای ئەمڕۆ ئابزارەکانی شواوە دەست و هەرو دنیای وا تۆ تەبلیغی بۆکەی، تحت ناو مۆدەرنیتە و تحت ناو دنیای قەشەنگە سەرمایەداری و تحت ناو دنیای قەشەنگە غەربی بە چەپ و ڕاستی و ئەو لە تۆ خاستر لێ تێگەی گەوا لە ناویە. ئەو لە تۆ زیاتر لە ناوە مەجموعەیە گەورەترە بەشەریە بە تەمامە اختلافە نەزەرەکانی و با مثالێکی ترە بۆ بێرم. تۆ تەنها نمونەیە کە ئەتوانی ئیشارەی پێ بکەی کە نەغدە مۆدەرنیتە ئەکاتۆ نمونەی سوارەی ئیلخانی زادەس. ئەویش لە شێعرەکەی دێهاتیە، گوڵم دڵم پڕە لە دەرد و کوڵ، ئەڵێم بڕۆم لە شارەکەت. ئەو شێعرەسە، ئەو شێعرە کۆپی کریاگە یا ئیلهام گیریاگە لە نامەکانە کتاوێکی ژان ژاک ڕوسۆ کە کوڕێکی عاشق لادی تێتە ناوە شارە پاریس و بۆ مەعشوقەکەی لە لادیەکەی خۆیان نامە ئەنووسێ. قینی تێ لە شارە پاریس، قینی تێ لە شارە پاریسێک کە تەمام ئینسانەکان تەک یەکتریە تەزادیان هەست. هیچ شتێ ئستمراری نییە، هیچ شتێ قەتعیەتی تیان نییە،
هیچ شتێ بۆی هەمیشەگی تیانە، نە ڕەوابەتە ئینسانی، نە عێشق، نە عاتفە، نە خانەوادە، نە پوڵ، نە مەقام، نە کار، هەچێک نیسی. و دڵی تەنگ بووگە بۆ دێهاتەکەی خۆیان، دڵی تەنگ بووگە بۆ دێهاتەکەی خۆیان. و بۆ کەنیشکەکەیژێ دڵی تەنگ بووگە بۆ سادەگی، دڵی تەنگ بووگە بۆ ئەو، دڵی تەنگ بووگە بۆ عشقە، بەڵام نازانێ سوحایش دڵی تەنگ ئەوێت و یا دڵی تەنگ ناوێت و بۆ چون ئەمیش بنەوەی حەزەکا بەو زندگیە. ئەلا ڕقمە تەمامە فشارێکە لە شاری پاریس پێی دێت، بەڵام حەزەکا بە پاریس، حەزەکا بەم تودەی ئەنبوه جەمعیەتە، حەز ئەکا بەم زەرق و بەرقە خیابانەکانە شانزەلیزە، حەزی پێکە کەوت کەسە ناوت داوی. تۆ تەنها نمونەت ئەو نمونەیە سوارەی خانی زادەس بۆ من نەمانەیژم تا بگەین بەوەی کە من دیبیتەکەی پێشووترم بۆ پاکۆ کردەوە. من مثالێکم هاورد تەمامی ئەوانەی کە ئێمڕۆتە کە توا قسەکەن ئێژێ بەشەرە سەردەم بە بەشەرە دنیای ئێمڕۆ بە پێش بکەوە. مثالم هاورد وتم ئەزانن فەرقە کەنیشکێکی تارانی چییە تەکە کەنیشکێکی شارەکانە تر، زان فەرقی چییە؟ ئەزان تارانی بۆ شاری ترە، بۆ مۆدێڕنترە، بۆ کەنیشکەکانی شاری تر نیەن، بۆ ئەوان داهاتین تارانی شاری ترە. مثالتان بۆ لێدەم، مثالە دەما ئەمە لە زندگی فرەیەکتانە اتفاق کەوت کە کەنیشکەش تارانیەکە لە مناسبات دنیای ئەمڕۆ تێگەیگە، چون ئەزانێ دنیای ئەمڕۆ چۆن جێگەیەکە و ئەوێ پایتەختوگە. ئەو ئەزانێت ناتوانێت تەبەقەیە ئیجتیماعیە خۆی بگۆڕێت مەگەر ئەوەی کە ئرتباطاتی بێتە کە تەبەقەیەک لە ئەو گەورەترە. ئەو بە کار و پول و ئەمانە تەبەقەی ئیجتیماعی ناتوانێ بگۆڕێ. بۆیە ئەگەر دەرسیشی باشوێت ناخوێنێ بڕواتە دانشگای سەراسەریە دانشگا تاران، چون دانشگا تاران ئەکسەریەتە کەسانێکی تەبەقەیە متەوەسط یا کرێکار تێنە ناوی وەکو کاورای جوانڕۆیی و باوکی کارگەر و خۆی ئەدڕێ تا بتوانێەوە مەدرەکێکی دانشگای پۆلیتیکنیک یا سەنعەتی شەریف تەبەقەیە ئیجتیماعیە خۆی بگۆڕێ، دانێ وەکو یارۆ فەرەیدون ڕیازی دانەکە کاورای مەریوانی ئەڕوا ئەوێتەوە هاوکڵاسە ئەوە. پس لە بهترین حاڵەتە ئەگەر فرە دەرسیش خوێنێتە هاوکڵاسە ئەوە، لێودا هاتە دەرەوە ئشی خۆی بڕوا پوڵ دەربێرێت و شغڵ پەیاکات و ئایا شغڵ پەیاکە، ئایا ملیۆنێکی دەستکەوێ یا دەستی نەکەوێ. ئەما کەنیشکە تارانیەکە باوکیشی پوڵی نییە، لە ئۆهدەیشی نایە تەرمێ 5 ملیۆن بدا، وەلێ خۆی ئەدڕێ تا بڕواتە دانشگای ئازادی شومالی تاران. بۆ چون دانشگای ئازادی شومالی تاران تەواوی خانەوادەی ئەلیتە دەوڵەتە ئانووسی ئێرانی واتەیە، لە کاربەدەستە حکوومەتی، کاربەدەستە باڵای حکوومەتی، وەزیر، ڕەیس جومهور، تا بەیتە ڕەهبەری، تا بەیتە مەراجع تەقلید، تا کارخانەدا هەرە گەورە، تا زەمیندارە گەورە، تا بساز بفرۆشە گەورە، ڕاندخۆرهای گەردەن کڵفتی واتیە. کوڕە ئەوانیشە احتیاجیان نیە دەرس بخوێنن، حوسڵی دەرس خوێندنیان نییە، ارتباطە ئیجتیماعیە هەسیان، ساختارە هەسیان، ڕەنتە هەسیان، بەڵام ئێشێ بۆ خاڵی نەبوونە عەریزە مەدرەکێ بگرن، بۆیە ئەڕۆنە دانشگا ئازاد واحدە شمالە تاران. کەنیشکەکە کە مناڵە جەوادیە، سپاسکای نێعمەتابادە، کەرەجە، ئەکوتی بڕواتە ئەوێ، باوکیشی قەرزارەکە بڕواتە ئەوێ. بۆ چون ئەوەلین ئەتفاقێکە ئەکەوێ هەرچی کوڕە وەزیر و گزیر و هەرچی کوڕە نەمایەندە و بەچکە پوڵدار ئەوانە ئەو دانشگا نەتوانێ شویش بکاوەیەکیان ئەوێتۆ ڕەفیق تەکردوانیان. پس هەر لە ئایەندەوە هەم شغڵی تەئەمینە، هەم پوڵی تەئەمینە، هەم ئیمکانی هەست شوو بکاتۆ دانەیەکیان و تەبەقەیە ئیجتیماعیەکەی لە یەک شەوە ڕێگەی 2000 ساڵە بڕوە. وەلی دەهاتیەکە زانیە ڕواتە کوێ؟
وەکو کەر ئەخوێنێ ڕواتە دانشگای تاران ئەوێ تۆ 40 ساڵی شووشی نەکردگە چوو هەردانە پیاک دەستیان پیا وەرگە ئیسەگەرێکی بڕوان مەتەبی دابنی مانگی 2 ملیۆن تومەن دەربێری ئەوە هەنووز مۆدەڕن نەوگە هەنووز حاڵی نییە هەنووز نازانی چۆن ئەتوانێت تەبەقەی ئیجتیماعی بگۆڕێ ئەو فکری کرد دەرز بخوێنێت تەبەقەی ئیجتیماعی ئەگۆڕێ تەبەقەی ئیجتیماعی تۆ بە ئرتباطات ئەگۆڕێ بە مەجالسێک کە تیا شرکت ئەەکەی ئەگۆڕێ وەنە کەسێ تۆ ناوێنێت وەنە تۆ لەو خوارە جامعە هەرچی شەقەی بە دیوار بە هیچ کوێ ناگەی نە کەس ئەدوێنێ نە کەس ئەدناسێ نە کەس بەرجەستەکاتەوە حتا حاکمیەت مەیلی نەبێت و کانەکشنە نەوێت بۆ بەرچاوە کەس ناکەوین جا بینە سرە ئەم ئومەتە ئێمە بە تایبەتی ئەو بەشە قەومیەی ئێمە واینە حاشیەیە ئەم چوار دەوڵەتە جوولەکە واینە کەنارەکانیە نەواینە ناوە دەسەڵاتە نە قودرەتمان هەست نە زوانمان مەرقوبیەتی هەست نە خۆمان ئستعدادمان هەست نە سەروەتمان هەست نە شارەکانە ئێمە پێگەی مهمێکوگن بۆیە ئێمە هاڕیاگین فرەخراو هاڕیاگین شعور و دەرکیشمان نەوگە بڕۆین کانەکشن دروستکەین خۆمان بگەینە جێگەیەک بۆیە وەختێ تێتە ناوی ئەم مەردمە ئەدەب نەوگە بە شدەت کڵاوبەردارە بە شدەت شەهوەت پەرەستە بەڵام بێ ئەدەبە بێ ئەبزارە ئەدەبی نییە کڵاوبەرداریش خاز نازانێ بکە دەهاتیانە کڵاوبەرداریەکە مەسەڵەن ئیسە دیبەیتێکم کرد گەسۆ بەمە ئێژەم دیبیت کاورات هێژێمە دیبیت نییە من لە ئەوڵ تۆزی هەمداگە ئەم جەهانە قسەی خۆی کردگە نظامە سوڵتە قسەی خۆی کردگە ئێمە قسەی خۆمانمان نەکردگە ئەمە دیبیتەوە جوواوانە دەینەوە وەمەتنە خۆمان داهانین کاورات تێتە ناو ئەم دیبیتە داوای میکرۆفۆنەکە براگیان خۆ داوت نامم بۆت نهناربێت تۆ کی فکرەکەی لە هەر جێگەی کاتوانی قسە بکەی تۆ بۆ فکرەکەی قسەت هەزبیکەی تۆ بۆ فکرەکەی واقعا نەزەرێکی شت هەست کە ئێشەی بیدەی لەم زەمینە و ئێشەی ئەم خەڵکە تۆ بوێنێ تۆ شەهوەتە خۆ دەرخستنە هەست گەرەکتە خۆت دەربخەیانم های هەی دێت و دەهاتی دوا خۆ دەرناخەن بڕۆ ڕێگەیەکی تر بدۆزەرەوە خۆت بە خۆت دەربخەی کاولی ئێمە ئەمەسە نییە ئەوەنە تەحقیر بووگین کەس نەمانی دیگە فقط بۆ خۆمان زرنگین بۆ دیگەران زرنگ نیین واینە حەواشی دیگەرانە هاڕیاگین نابود بووگین بۆیە فرە بێ ئەدەبین فرە بێ ئەدەبین فرە بێ تەربیەتین نە تەربیەتە عاتیفیمان هەست نە تەربیەتە ئیجتیماعیمان هەست نە تەربیەتە سیاسیمان هەست نە تەربیەتە اقتصادیمان هەست نیسمان نەکریاگین فێر نەوگین چون نەمان دیگە کاورا چواردانە مەجلسە گەورە نەڕوویگە چوار ئینسانە گەورە بوێنێت بۆیە فکرەکە لە هەر مەجلسێک کاتوانی دەمواکاوە قسە بکە و ئەویش نەزەری هەست و نەزەرەکەی ئەویش کەسێ ئەیشنەفێت و ئەویش تێگەیگە بۆیە تۆ هەرچی قسەی ئەحمەقانە و دیهاتیانەز لەمانە ئەیشنەفی هەرچی قسەی ئەحمەقانەز لەمانە ئەیشنەفی بۆیە من ئەم دیبەیتانمە ناونیا مەرەی ژیرەی مەرە بۆ خاتریەوەی کە گەرەکمە واردە ئەم مەسائلە بووم و یارانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ باش حاڵی بوون کە ئێمە گەرەکمانە چی بکەین بزانن ئەساسە ئەم ژیانە ئیجتیماعی و سیاسیە جەهانە ئیمڕۆژە و تربیەتە ئیجتیماعی و فەرهەنگێک کە انتقالە درێ لەسەر داستان انتقالە درێ چیرۆک داستان ئەمڕۆ بناڵەکانە ئێوە بە کارتۆن و فیلمەکانە سیندەرەلا و زیباوی خوفتە و جوانە نووسک و ئەمانە گەورەون قەیم بە داستان و چیرۆکە پیرەژنەکان گەورەون ئەمڕۆ هالیوود و دیزنیلەندە مناڵەکانە تۆ تربیەتەکە باب ئەسفەنجی و چوزانم ئەم کارتۆنانەی کە منیتر ناویان نازانم مناڵەکانە بۆ تربیەتەکەن بەم داستانانە ئێمە وەختی گەرەکمانە مەسئلەیە مەترەحکەین مەجبورین داستانێک بێژین تا بتوانین تەمسیلی دروستکەین مەردم حاڵی بوێت لە داستانەکە بۆیە تۆ لە ئۆلیڤەر تویستە چارلز دیکەنزۆ تا بینەوایانە ویکتۆر هۆگۆ لە جنایەت و مکافاتە داسایۆفسکی و تا لۆلیتایە ناباگۆفۆ تۆ ئەتوانی داستان بێژیت
تا دۆن کیشۆتە سەروانتێزۆ ئەتوانی داستان بێژیت و سعیکەی پندێک و پەیامێک بگەیەنیت کە فکرەکەی ئێشەی بیگەیەنیت. هەر لەم حەوزەیە سەرزەمینیە ئێمە کە کەوتینە بەر حەجمەیە دەستگاهە تەنزیمیە ئیلاهیاتیە جوولەکە ئێمە چەکە کەسانی وەکو سەعدی مصلح ابن سەعدیە ڕوبەڕووین سەعدی داستان باسەکات. بوستان و گوڵستانە سەعدی ئەکسەرەن داستانە ئەنشنی دەستم کە بازرگانی ئەنشنی دەستم کە فڵانە کەسی بۆ خاترەوەی پەیامەکانە خۆی لە پشتە ئەم داستانانەی کە باو بووگە لە ناوە مردما بێژێت. داستانەکانە مەسنەویە معنەویە مەولانای شەرواسە، داستانە موسا و شەبانە، داستانهای ساختگیە ناوە مردمە، ئەو داستانی مەترەحەکاوە لەسەرم داستانە لێدا خۆی حزور پەیاکە و نەزەراتە خۆی لەسەرم داستانە ئەدات. انکارم بەمە نییە کە ئەمانە ساختگین جعلن هەرچی ئەمانە مەوجودن ئیستا ئێمە توانین ئستنادیان پێ بکەین و ئستفادەیان لێ بکەین تا ئێوە بفەهمن پەیامەکەی من چییە. تۆ مەتنێکی هەست بە ناوێ مصحەفێک بە ناوی قورئان و ئەمە منتەسەبە بە محەممەد و ئەمە منتەسەبە بە دینێک بە ناوە دینە ئیسلام و بە ناوە کەلامە خوا بەحس ئەکرێت و تعبیری لە محەممەد دەکەن و بەرداشتە ئەوامانەیە کە دەرئرتباتە لەگەڵ تەبلیغە تەکایە و خانەقا نسبەتە بە شخصیەتە محەممەد دەکرێت. ئەوەڵەن تەکایەوە خانەقا چنەن شخصیەتێکی خوایان لە محەممەد دروست کردگە کە مردمە عادی نە سەوادیان هەست نە ئەقلیان هەست نە دینداری ئەکەن نەهان بە شوێنە معنەویەت و نەهان بە شوێنە عبودیەتە خوایان و منزورمە یەکتاپەرەسی. بزانن تەواوی ئەوانەی دەم لە ئیسلامەدەن بە کەس و کارە ئێمەوە ئینسانهای درۆزنێکن و هیچ کامیان ناگەنە مەقامە محەممەد، چون ئەمانە یەکتاپەرست نیەن، ئەمانە میلیۆن پەرستان، یعنی ئەمانە شێخ پەرەسن، شیوخ پەرەسن، مزگەوت پەرەستن، مەقام پەرەسن، مەلا پەرەسن، دەوڵەت پەرەستن، تایتڵ پەرەستن، شەهوەت پەرەستن، ناوگەڵ پەرەستن، خۆراک پەرەستن، پوڵ پەرست، هەرچیشتە پەرەستن. ئەمانە ئەوەی نییە لەو ئاخراخرۆ خواست ئەویش ئەگەر حۆری بەهشتیان پێ نەدا چوار شەقیتی هەڵەدەن نەیانگەرەکە. ئێژێ دانەیە کرماشانی ڕووی بۆ مەرقەکەی ڕزا دەسی بردوو 200 مەنی خستووە ناوی مەرقەکەی ڕزا، مبەڕیدەکەی مەرقەکەی ئیمام ڕزا ڕۆشن و 200 مەنەکەی فڕەدا دەرەوە وتی بەگەرەی ڕزا چەس کەمە، بیگرە ڕزا چییە کەمە، 200 مەنەکەی کردۆ 400 من تەخستی و ناو هەمترۆ مبەڕیدەکە لێیدا کولەرەکە لێیدا فڕێدا دەرەوە بە قۆڵەیەوە سپلێتەکە لێیدا فڕێدا دەرەوە وتی بەگەرەی ڕزا کەفتەر باز تووڕە بوو. کۆترەکانە دەورە حەرێم هەست حرەمە ڕزا وتی بیگرە ڕزا کۆتر باز جارێتر فڕێداوە ناوی دووبارە فڕێدا دەرەوە وتی ئەیگری بیگرە نایگریم لە ئەتەقی ڕزا کۆتر باز شازادە مەمەدە خۆمان فڵانە چت ئەدا بۆ 20 من بۆ 20 من. ئەم مردمە ئەگەر شێخێ جواویان نەداتەوە کەراماتیان پێی نەدات تفیشی تێکەن جمێنیشی پێدەن. ئەمانە لە ئیسلامەکەیشان حاڵی نەوگن ئەدرۆکەن ئەم داعش و ماعش و سەلەفی و بۆگەن و چوزانم سلوکی و قش بنە مزگەوت و فەقیە بۆگەن و ئەمان لە ئیسلامەکەیش تێ نەگەین شتێ شەهوەت پەرەسە بێنانە درۆزنە کاوەلە پڕ لە حب و بوغز و ئینسانن وەکو من و تۆ وەلێ بەم تەفاوتە کە ئەوانە بە شدەت شەهوەت پەرستن، ترسە زاورن، ڕیاییکەرن، ڕێگەی ڕیاییکردن و پوودەرهاوردن و بە ژنگەین و بە سکسگەین ئەزانن چووگن لە تەریقەم دینە ئیسلام و دەستگاهە ئیلاهیاتی ومانە ورودیان کردگە ئەنا کە ئەگاتە سەرە ڕەوایەتە معنەویەتە دینی هیچێکیان پێ نییە، حەدیان نییە بە گەردە پایە و شخصیەتە کە پێژن محەممەد بگەن حەدیان نییە، مشتی بووگەنە دروزنە کەسافەتە کڵاوبەردار هەرەمانە محەممەدیان کردگەوە خوا تا شێخەکەی خۆیان بکەنەوە پێغەمەر
بۆ خاتریەوەی شێخەکانیان کرامەتی بوێت وەکو ئیسا مەسیح کوێر ساق بکات و مردک زیێنێک بکات و جن لابوات و خەڵکی خاسۆ بکات و خەڵکی دووگیانەوە بکات و خەڵکی لە دووگیانی داخە وایە نەکردەوە محەممەد وەێ محەممەد لە مەتنەکەیە کە بەجێ ماگەوە گزارشە محەممەدەدا ئینسانێکی فرەفرە سادە ئینسانێکی مەعمولی وەکو ئێمەس ئەترسێت شەکەت ئەوێ تووڕە ئەوێ ناڕەحەت ئەوێ دوودڵ ئەوێ باسە مەسایل خصوصی خۆی تێکا باسەوە کاخوا پێژی تر بەسە ژن مەخوازە ئەگەر زەریفترین ژنی دنیایش بێ حەقنیە بیخواست محەممەد دڵی تەکانە خوات و شەکیش ئەکات و فکرەکە شەکەت بوو بە بەدەسەم مردمە و لە تەبەدیەدا ئەبی لە هەب هەسی تا کەلئەنعام هەسی ئەکسەرهم لا یعقلون هەسی تا فی قلوبهم مرض هەسی ئەو کەسانەی کە حملەی پێەکەن ئەو کەسانی کە مەسخەرەی ئەەکەن ئەو کەسانەی کە گەرەکیانە بێژن تۆ حیچێکە پێ نییە بچۆپەی کارە تۆ ئەمانە بۆ مشتێ ڕیش بووگەن لە ناو مەجلسێکا بکە پەلامارە ئەدەن لەژێرە ناو ئیسلام وەلێ ئەوە پوڵەکەی کەوت کەسە خەتەر مەقامە سیاسیەکەی کەوت کەسە خەتەر خواکەی نەکەوت کەسە خەتەر ئەناو قسانەی کە ئێمە ئیکەین عین مەقام شایانە ئینسانیەتە کە ئێمە ئیکەین هەچیش پێویست ناکە لە ژێرە عەلەمە ئیسلاما بیکەین تۆ کاربردە ئەم دینە و ئەم دەستگاهە ئیلاهیاتیە بێجگە لە ئینقیادە مردم و لە نابودیە مردمان لە هیچکویان نایوێنیت حزوری بوێت لە هیچکویا حزوری نییە یعنی حداقل ئەوانەی کە تەرەفدارانە ئەم دینە و ساحێوانە ئەم دینەنە مەلا ڕیش بۆ گەنەکان و فەقیەتی هەڵدریاگەکان و خوێڕیە جەهادیە سەلەفیەکان مەوجودن لەوێ بسیار ئەندیشەیەکی سیاسیە فەق کولەن سیاسیە و بگذاریم من گەرەکمە بێ مەسەلە نۆکتەیەک هەرامەی کە ئێمە وەختێک بەرخورد دەکەین بە کەسێ لە ناوی دیبەیتێکا ئێمە بەرخورد بە ئەو فەردە ناکەین ئێمە بەرخورد بە نگاه ئەو فەردە ئەکەین کە لە ناو جامعەی ئێمە مەوجودە مثلا کەسە بێئەدەبێک کە فکرەکە لە هەر مەجلسێک هاتوانێ قسە بکە و فکرەکە ئەمە دموکراسیە و ئەمە پلۆرالیزمە و ئەویش نەزەری هەز لە هەر زەمینەیەکا بیدات و ئەتوانێ ورود بکە بە ناوە هەر جەمعێکا و هەر بەحسێکی جددیە و تا سەتحە کەریەتیە خۆی ئەم بەحسە بێرێتە خوارەوە فکرەکە واسە ئینسانە وا و تربیەت وا لە جامعە ئیشی بیشکێنیت ئینسان هەیە کە فکرەکەن هەر کەسێت تعڕۆزت پێەکە و ئەحمەقە و چون ئەحمەقە حرجێکی پێ نییە ئێشێ لێی ببووری چون کاورا لێو دووە لە پشت نەزانم کە ڕاحەتی گیانەسی ئێژێ ئەحمەق بوو و نەمزانی و لێم ببورن وەلێ ئەو لە کەمالە ڕیاکاری درۆزنی فاسدیە لە فسادا شرکەتی بووگە ئەمڕۆ ناتوانێت لە پشتە حماقەتا خۆی بشارێتەوە ئەحمەقی لە نەزەرە ئێمە جۆرمە و ئینسان ئەحمەقێشێ بێتە ناوی دەمی و ئینسان ئەحمەقێشێ مجازاتی بکەین تا ئەحمەق نەبێ تەوەجۆکەی بۆیە ئێمە بەمانە بەرخۆرد ئەەکەین چون ئێمە مەتنێکمان واوە دەسۆ کە گەرەکمانە بیگۆڕین و ئەیگۆڕین بۆ فکرەکەین ئەیگۆڕین بزانن ئێوە لەم ئەدیانە ئەبیسن ئێژێ سڕاتە المستەقیم یعنی ڕێگەی مستەقیم یا ڕێگەی ڕاست وەلێ ئێمە پێیژین ڕێگەی حەساوی ڕێگەیەکە حەساو کریاگە بۆی فکری بۆ کریاگەسە و کێشی وا بڕوات بزانن ئێمە لە ئاخێزە کوردەوارە سربەخۆ دەرمەوردە ژیانە ئینسانێک کە بە کەرامەت و عزەتە ئینسانی و ئێشێ زندگی بکات خەریکین قساکەین بزانن هەر لە ناوی ئەم ئەگەر اشتبانەکەم سوورەی ئەحزابە ئێشتێ بەحسە داستانە بارە ئەمانەتی کردوێت داستانە بارە ئەمانەت کە فرێک لەم مفەسرینە قورئانە بارە ئەمانەتێک کە کێوەکان و ئاسمانگەکان نەیانتوانی هەڵی بگرن و بەشەر گرتی و حافزیش ئێشێ شعرێکی بێ دەربارەی ئەمە باز من ئێژەمە هیچ کام لەمانە بوو من حەقیقەتە تاریخی نیە من فەکتێر بۆ استفادە بکەم تا تۆ بفەهمی ئەم باری ئەمانەتەی بە ناوە اختیار ناوبردگە اختیار بارە ئەمانەتێکە کە کێو و ئاسمان نەیتوانی هەڵیگرێ ئینسان هەڵیگرت دەی یەک دانە موسڵمان ئەم ئایەیە لە ناوی سوورەی ئەحزابە نەخوێندگە نەلێ تێگەیگە نەزانی اختیار یعنی چی ئەگەر اختیار گەورەترین ئەمانەتێکە کە خوا بە ئینسانی داگە
ئیشێ تۆ لە مەسیرە ئەم ئەختیارە حرەکەت بکەی کە ئێمە وتمان جەهانە کوردی جەهان ئەختیارە وەلی جەهانە دیانە ئیبراهیمی جەهانە ئینقیادە. باشە ئەگەر ئەم تەفسیرە ئەم ئاغایانە مفەسرینە قورئانە قسەت قبوڵ بکەین کامل لە مسلمانانە ئینسان های مخەیرێکن و ئەم بارە ئەمانەتیانە هەڵگرتگە و منقاد نیەن، منقادە دەسەڵات نیەن، منقادە شەهوەت نیەن، منقادە وعدە نیەن. چۆن نیەن؟ چۆن خۆیان هەڵیان نەبژاردگە کە بێشەرەفون، خۆیان هەڵیان نەوژاردگە کە شەهوەت پەرستون، خۆیان هەڵیان نەوژاردگە کە قاترون، کە حەسوودون، کە بێشەرەفون، کە دان وەسەری حەقا بنێن. فرێ لەوانەتانەوە هاتو چۆی مزگەوتەکەن، فرێک لەوانەتانەوە هاتو چۆی مزگەوتەکەن. ئەگەر خوا قودرەتە پلیس وایە ڕۆژێ 10 فەداری ئەوە ڕیاسینتان ئەوەنە کەڵاو بەردار و فاسدن ئێمە ئەتان ناسین لەنایەوە جامعە گەورە بووگین ئێوە ئەناسین ئێوە کێن. بۆیە ئێوە ئەم بەحسانە لە ئیسلام هیچ وەخت ناکەن. ئەو بەحسەی حیزە تێرێت و ئەو بەحسەی نیکاح و ئەو بەحسەی وا جیهادن میسمار و ئەو بەحسەی وا متعە تێریتی حەزی پێەکەن فرەقەشەنگە. ئەو بەحسەی وا حاکم زاڵم وێت و جەبار وێت و فاسد وێت هەر خاسە فرە حەزی پێەکەن. بۆیە ئەو بەحسە حیزە پیسانەی وا ئەوقاف و مشتێ مەفعولە ئەوقافی بەحسیەکەن ئێوە حەزی پێەکەن. نەنە من مژدە پێدەم ئەگەر خوایەک بوێت و ئەو دین ئیسلامە ڕاستوێ وانە فیسە قەرا باخاس بزانن ئێوە مشتێک کڵاو بەردارە فاسدن مشتێک دروزنن. بۆیە نایەنە ئەم حەوزە جایسە با بێمە سەر ئەوەی کە وەختی گەرەکیانە ڕوبەڕوویە مەتناخێز بوونەوە وەختی گەرەکیان لە بەرامبەرم ڕێگەی حەساویە بوێسن. مەسەڵەن کاورا هەڵەگەڕێت و ژێ کاورا نەهیبمان لێدا تانەمان لێدا. ئێمە وتمان پێغەمبەر ئیسلام لە تەبەدیدا ئەبی لەهەبی هەست تا ئەوامە کەلئەنعام تا ئەکسەرهم لا یعقلون تا فی قلوبهم مەرەزون و تا ئەنوا و ئەقسامە ئەحادیثێک کە منتەسەبە بەم پێغەمبەرە هەست. با بێمە سەرە مەولانا جەلال الدین محەممەد بەلخی قوتب گەورەی تەسەوف. ئەترم تەسەوفە یەکسری قوتبە گەورەی هەست. ئەبوو سەعید عەبەلخەیرە، عەتارە نەیشابوریە، بایزیدە بەستامیە و مەولانا جەلال الدینە. خۆ مەولانا جەلال الدین ئەم هەجمانەی کە بە ئێوە ئەکرێت ئەم ئیگنۆرانەی کە ئەکرێ و حملەتان پێکەن کە متەزەلزلتان بکەن و نەهێڵن کارەکانتان بکەن ئەم گەلە کۆمەیە ئەوامانە بزانن ئێوە ئیشی ئستراتیژیەکانە حکوومەتێک کات کە ئێوە بێدەسەڵات کە مەسیرە زندگی ئێوە منحرف کات و ئەمە بە گەلە کۆمە ئەکا. مەسەڵەن تۆ ئەوێنی ئیمڕۆ تەمامە ئاقڵ و دانا و خوێڕی و نادروست خەریکە بەحسە 6 نەفەرەکەی زاخۆەکە. ئەمە سازماندەهی کریاگە. ئەمە گەرەکیسی ئێوە بواتە دواوە. ئەمە گەرەکیسی ئێوە بواتە مەسیری کە ئەم حاکمیەتە دای ڕژانگە و ئێوە حەزی پێ بکەن. بۆیە ئێوە ناڕەحەتمەون لە گەلە کۆمەی ئەحمەقەکان مەرعەلێهە. ئێوە ناڕەحەتمەون لە گەلە کۆمەی ئەحمەقەکان. ئێوە کارە خۆتان بکەن. ئێوە ئەیوەنەوە تەداومە ئێوە باعەس ئێوە بیوەنەوە. من وتم هەر لە مەتنە قورئانە خوای ژێت و محەممەد یا محەممەد و خۆی ئێژێتێژێ بۆ تۆ فکر نەیەکردێمە ئەمە نەمانەتوانی لە ئەووەڵ و تەمامەم کتاوە بینوەتە و ئەمانتوانی. بەڵام ئێمە گەرەکمان و وردە وردە بیدەین بە تۆ وردە وردە تا تۆ ناومید نەوی و بزانی وەسڵی وە ئێمە. ئێمەش لە ڕۆژە ئەووەڵەوەمانتوانی بینەم قسانە بکەین بینوسین و بمرێ. بەڵام ئێمە حتا ماگین و هەناسە ئەکێشین ئەم مەتنە ئاخێزە گەورەتر ئەوێت گەورەتر ئەوێ گەورەتر ئەوێ متەکاملترەوێ متەکاملترەوێ و مستەدرترەوێ لەبەرەوەی ئێمە حرەکەت ئەەکەین و لەم حرەکەتەکە ئیکەین پێی پەیوەست ئەون دانایانم سەرزەمینە پێی پەیوەستەون و هیچ ئەجەلێکمان نییە. ڕۆژە خۆی کە بگا ڕۆژەکە ئەگات هیچ ئەجەلێکمان نیە. جایسە با ئەو نمونە بێرمەوە. مەولانا ئیتر ئەم جۆرە ئەدەبە وا لە ناوی جامعی ئێمە مشتی دەهاتی لە کڵاوبەردارە لە حیلەگەر لە هاڕیاگە لە بووگەنە لە متەجاوزە لێو دواتێت بۆ خۆی شخصیەتە قاعلە و کە ئەنهو هەنێ کەلامی تا ئیستە نەبیسکە و هەنێ بەرخوردی پێ نەگیریاگە ئەو ڕۆژی 20,000 دەفە دەوڵەتە ئێرانی تەجاوزەکا وە شخصیەتی وە مەقامی وە تاریخی وە سەرزەمینی و دایک و باوکی وە کەسوکاری سکوتی کردگە.
ئەگاتە لای ئێمە ئێژێ من فرە محتەرەمم نەوەڵات تۆ نەمحتەرەمی و نە ئەحترام و هەسوو نە پیاگی و نە مەردی و نەوەڵات و هاڕیاگێکی بووگەنی گەرەکتە پێت بێژن پیای خاسێکی پێ خاسێک نیە لە فەسادی شایەکتری تەئی دەکەن گەرەکتانە بەگەلە کۆمەی فەساد ئێمە بووە نەدواوە ئێمە بەگەلە کۆمەی فەساد ناڕۆی نەدواوە حەقیقەتیش قسەکانە ئێمە ڕێگەی حەساویە زندگی واسە و ئێمە ئەزانین بەرەو کاولی ئەچن و ئەمە بە گۆشت و پۆس و ڕەگ و ئەسقوانە خۆتان ئەیوێنن کەلامە ئێمە ختمە کەلامە چون لە واقعیەت هۆتێت کەلامە ئێمە لە ڕێگەی حەساوی هۆتێت خۆلاسە بەم مەولانایشە تانیان ئەدا مشتێ فەقیە و مەلا و حەسوود و زاهرن داستانەکە واسامە داستانە ئێوە وا فکر بکەن یە مەولانایە بووگە و یە سری قسەی کردگە فەرقی کردگە تەکی فەقیە و مەلا و ئەمانە فەقیە و مەلاکان قینیان هاتکە لە ئەم مەولانا شعرێکی سێژێ پیش از آنک این قصه تا مخلص رسد دود و گندی آمد از اهل حسد هجي بلوي كأم داستانه يعني ام رواية كارمنا ام مسنوية معنوية تاوبيد دودو جندي يا ام شعر تاوبيد يا ام مجلس تاوبيد حلو مجلسه بيانوتك دودو جندي او مدز اهل حسد دو كليكو بو جنيك لا اهل حسد وحسود كان بمن رسي من نمي رنجم ازين ليك ان لقد من ناترسم من نارنجم لما ولي ام بيلقا يعني ام لقدا وساد جوتي كر منزوري سي لقد لكنا جوتي كر جوتي حيوانات خاطر ساود دلي راو بيكونت لو كسانيك حزب ايما كان دليان اي شينيت وكوويك مثلا من لقدا جواوة ام استدلالات باوة ادم فريق ليارانا اخيزنا راحتهون ها استيجي لبر خاطري اوي ياران رفيقه كان خوي دورو بريه كان خوي صاده دلينا راحت نوي من جواوة اما ادمو واتب من لم جوتا وشاننا راحت ناوم بلام خاطر ساود الدلي راو بيكونت كسيك حسب ايما كاو دل السعديك يز نارحت بي لم قسانيك بايما يكن خوش بيان كرد ان حكيم غزنوي بحر محجوبا مساول معنوي خوش بياني كرد او حكيم غزنوية بو انسان هاوي محجوب مساولك معنوي او مساولة معنوية شبو كز قرآن گر نبينت غير قول كز قرآن گر نبينت غير قول اگر كسيك لقرآن بيجغ لقصة كردن شتيكي تدليلي نوينيت إن عجب نبوت ز أصحاب الزلال هيج عجيب نية أمل إنسان هاي لصحابة كان قمراهي وتاريخيا كز شعاع آفتاب پرزنور كلا تيشككان خور پرلنورا غير گرمي مي نياوبد چشم كور بيجگل لگرمي چاوكور حيچكي تر حسناكا روشناي ناويني جهن ناوينيت ام خورتا ام تيشكوا ام جهان در اخات انسان كوير لخور فقط گرماكي حسكا حيچكي تر ناويني چون كويره انسان كيشك احمق وي كوير وي تفكرك قرآن فقط قصة كردنا مثلا فقط قصة كردنا ولي امتنا امتي ساختگا ده صلاة سياسي ساختگيسي بهر صورت دروسیان کردگه کی دروسی کرده مهم نیه ظاهرا ایجن امتنا دروسی کرده و بر اساس امتنا دروسیان کرده پس کسی که فکر که اسلام دیار دی کی بچوکه و قرآن شته الکیه که انسان احمقی که خیلی انسان احمقی که کسی که فکر که بایبل چرت و پرته انسان احمقی که بایبل هر وسوای امرو دنیای خواردگه توجه که کاورای کویره و لخورتا و فقط گرمی تیگا ناتواني ام جهانه بوينيت ناتواني لتيشكا كانوا لن الروشنية كي تمام وردكاريا كان ام جهانه بوينيت خربتي ناقاه از خرخاني جايسة بريزو ومحترم وقصي خراوي همك ومرتيكتو نوارد سياسة بوجي نوارد جامعة بوجي نوارد بحث جدي بوجي
مارتی کە تۆ سەرتاپا فەساد وجودی گرتگە قەرقی لە فەسادا لە حیزیا لە درۆزریا لە خوێڕیگەریا لە ساختەچێتیا لە بێمەقامیە گەرەکتە قسە و پێی نەکەن پێت نێژن خوێڕی پێت نێژن گەوات پێت نێژن بێشەرەف پێت نێژن نامەرد پێت نێژن تو گەرەکتەمانتە نەوێت مەولانە لەگرا بۆ کاورایە واتانەی لێ ئێدا ئێژێ خربەتی ناوگە هەز خەرخاونەئی سەر بڕوو ناوەر چوون تەعاونەی بەت یعنی مراوی خربەت یعنی کەرمراوی کەرمراویە لە کەرخانەیەکە ئەیتر لەمە سووکتر چۆن نەتوانی باسی کەسێ بکەی چۆن ئەتوانێمە جمێنە جمێن نییە ئاغای مەولەوی داگیسی بە نەزەرتان بێتە بێتە مسەقف نەوگە بێسەوادە واتە خربەتی ناگە ئەس خەرخاونەی سەر بڕوو ناوەر چوون تەعاونەی کەرەمراویە لە کەرخانەیە کاسەری دەرهاورد لە مەقامە تانەوەشاندنە تانە بالێمە ئیتر نێو بەڕێزێ لە ئەکادمیایە بەڕێزێ لە جێگەیەکە بەڕێزێ وتی خربەتی دەرخەرخاونەئی من وەختی کە بۆ کاورایژم ئاحمەقم مەرتیکەی جاهل کاورای داهاتی دەمە داخە چون تو لەگەڵە ئەحمەقێکی ئاوا کە تەسمیمی گرکە ئەحمەقوێت هیچێکی ترە بۆ وتن نیە نە ڕێزی هەست نە احترامی هەست نە شەرافەتی هەست من بە تەمامە قودرەتمە قوژبن گەرەکمە بیگێڕێنم و بیدەمە بەری پرسیار و پرسیاری بۆ دروست بێ چون بەسیاگەسۆ بە شەهەواتی حازر نییە بڕواتە دواوە چون موچە ئەگری چون مووقیەتی هەست چون مەقامی هەز ناڕواتە دواوەم بێ شەرەفە لەزایشی هەر وەکو ئەو زوانە بەیلی خربەتی ناوگە ئەس خەرخاونەی سەر بڕوو ناوەر چوون تەعاونەی کین سخەن پەست است یعنی چی کە ئەم سخەنە کە ئەم کەلامە پەستە کامە کەلام پەستە مەسنەویە معنەویە مەولەوی کەلامە پەستێکە کەلامە سەخیفێکە شتە هیچێک نییە چییە کین سخەن پەست است یعنی مەسنەوی قسەیە پەیغامبەر است و پەیرەوی ئەگەر کەسانی حەزی پێەکەن داستانە پێغەمەربازی و پەیڕەوانە شێخ و موریدە هیچی نییە ئەم قسەوە ئێمەی ژێژن هیچی نییە و مەتناخێز هیچی نییە و ئەوە مشتی دەروێشن و هیچی نییە و ئەوە واتە قسەیە پەیغامبەر است و پەیرەوی نیست ذکرە بەحس و ئەسرار بڵند باسە هیچ سڕێکی گەورە و ئەسرارێکی گەورەی تیا ناکرێ کە دەوانند ئەولیا و ئەنسو سەمەند کەولیا بە شوێن ئەو جێگە بەرزانە ڕۆنچتە بەرز ئەوێنن ئەولیا قسەی معمولی خۆ ناکەن داستان و چیرۆک نایژن قسە ئەکەن کە لەی سەر هەنکە نەتوانی بفەهمی حاڵی نەوێ جا لای ئێمەی سە مۆدە هەر کەسێ فرە گەوجانە قسە بکە بوو گەوجێنی حاڵی نەوێ بەڕاستی و مامۆسایە و زۆر تێگەیشتووە و ئەکادمیسیەنە و ئەو نافەهمێ سادە قسەکردن وەلێ پڕمحتەوا قسەکردن فرە سەختە من وەختی قسە ئەەکەم لە مسالە کاورای شوانی قسە ئەەکەم تا مسالە ئینسانە فاخرێکی ئەدیب قسەی بۆکەم تۆ ئەگەر نویسەندەویت ئێشێ بزانیت گاوانێ وەختی قسە ئەکا کاراکتەرە ناو داستانەکە و چۆن قسەکە وەختی تووڕە ئەوێ چ جمێنێگەدا ئینسانێکی مؤەدەبی پرستیژدار چۆن بەرخوردەکە و چۆن قسەکە بۆیە من مسالەکانم و کەلامم یەک گۆستەردەی یەکی واتیە کە ئەوامە مردم لە تەبەقات و سەلایق جۆرا و جۆر تێبگالی چه ئەوەی کە ئینسانە فەهمیدە و دانا و زانایە کە حەز بکات لە پیچیدگیەک لەم سادگیە هەست چه ئینسانێک کە پیچیدگیەک لە سادگیەکە بۆی قابلە فەهمەوێت و دەرکەکە واتە نیست ذکر بەحس و ئەسرار بڵند کە دەوانند ئەولیا و ئەنس و سەمەند از مقامات تبتل تا فنا لە مەقامات تەبتەل یعنی گۆشەنشینی عوزڵەت گرتن تا فەنا تا نیستی و مردن لە مەقاماتی تەبتەل و گۆشەنشینی و تا فەنا و مردن و ئەمانە
پله پله تا ملاقات خدا بۆتان باس ناکا چۆن ڕیاضەت بکێشن و چۆن بڕۆنان نەخۆن و تابوون و ئەولیای خوا و تا بگەنە لای ئولوهیەت و مەقامە خوای و شەیخ و شووی و خوی و ئەمانتە بۆ ئەمانتانە باز ناکا پله پله تا ملاقات خدا تا تۆ پله پلت بگەیتە مەلاقات خوا ئەم قسانتانە خۆ بۆ ناکە داسانە لەکیتان بۆیژێ مثلا کاورە ڕووەکاتە ئێمەوە کوا و کلاشینکۆفە کوا و ئەساسنامەکە کوا و حیزبەکان و کوا حیزبەکە و کەی دەرەکەوین و ئەو لە کوردایەتی و لە شەڕکردن و لە مبارزەکردن و لە هەرمانە تێگەیگە بۆیە مشتێ دەروێشە ڕشکن لە دەورە شێخێکی ڕشکن ها خەریکن ئەم قسانە ئەشنەون و مەولانا خەریکە نەقڵیەکە واتە ئەز مەقامات تەبتەل تا فەناو پله پله تا ملاقات خدا تیانیه شرح و حد هر مقام و منزلی که بپرزو برپرد صاحب دلی شرح و بس بدات هر مقامی کو منزلی که اشی تو بگی تو پیان بیجی اشی وا بپرن تاو هر صاحب دلی بتوانه بپری و بگات لای خوا او تکنیکه که نادا پیان تو چون بپری چۆن بووی تۆ ئەولیا وڵاو بپەڕی بڕۆیتە لای خوا دەیت خوا ئەوە کارە خەریکەوە دەروێشەکانە خۆیێژێ مەولانا خەریکە نەقڵێکا و کەرە و خەربەتە لەو خەرخانە خەریکە ئەم ئفازاتە و ئەم تڕەهاتە ئێژێ و ئەم قسەی مفتانە ئێژێ چون ئەو ناتوانێ هەرچی سۆفیە بیکات و ئەولیای خوا بڕۆنە لای خوا دانیشن وەکو ئەوەی کە من وتم پەیمانی حەیدەری هات کە میلیۆن هاوەکو پەیمانە حەیدەری تۆلیدکە منزورم چی بوو؟ منزورم ئەوە کاورا وەکو من فکرکاتەوە منزورم ئەوە کاوران دقیقاً ئەینە من قسە بکە منزورم ئەوە وەکو منیش وێت یا منزورم ئەوە ئینسانە ئینقلابیە کوردی بێت ئینقلابی وێت هەزاران ئینسانە حەقیقی و واقعیە کوردی تۆلیدکەم وەکو خۆم دێ منزورم ئەوە بوو کاورات کە وڵا فرمولیان پێ نەداگین بووینەوە شێخ کە فرمولیان پێ نەداگین بووینەوە فڵان ئەمە هەمان قسەس چون کتاب الله بیامد هم برن چون کتاب خوا هات بە ئەویش وتیان این چنین طعنه زدندن کافرن چون کتاب الله بیامد هم برن این چنین طعنه زدندن کافرن وەختی کتێوی خوا هات کافرەکان واتانەیاندا لە کتێوی خوا کە ئەساتیر است و ئەفسانەی نەژەند نیست تعمیقی و تحقیقی بلند کەمە ئەساتیرە و ئەفسانە کۆنەکانە قەیمە و هیچ تعمقێک و هیچ تحقیقێکی گەورەی تیانە کودکان خرد فهمش می کنند نیست جز امر پسند و ناپسند مناڵەوردەکانیش لێ تێگەن ئەمە لە قورئانە هاتکە مناڵەوردەکانیش لێ تێئەگەن هیچێکی تیانە بێجگەلەوەی بێژێ چی خاسە چی خراوە ذەکرە یوسف ذەکر زولف پرخەمەش نیست ذەکر یوسف ذەکر زولف پرخەمەش ذەکر یعقوب و زولەیخا و غەمەش ذکر یوسف و زەڵفە پڕچینەکانی و ذکر یعقوب و زوڵەیخا و غەمەکانی ظاهر است و هەر کەسی پێی میبەرد ئەم قورئانە ئاشکارە و گشت کەسێ لێی تێئەگا این چنین ئاسان کو بەیان کە گم شەوەد دەروەی خەرد واتە ظاهر است و هەر کەسی پێی میبەرد کو بەیان کە گم شەوەد دەروەی خەرد کوا بەیانێکە ئەقڵی ئینسان تێیا گوم بوێت هاواتەمە توڕەهاتە ئەم شتەوە نای قورئان ئاودیەتی حەجێ نییە قسێ ناکە ئەقڵ تیا قوڵفکە مەسەڵەن کاورا فکرەکە مەسەڵەن ئێمە بەحسم مارکسەکەین مارکسێکی ئەوەنە پیچیدەوێ حاڵی نەوێدەی وەلی وەختی ئێمە باسیەکەین فرە سادە باسیەکەین ئەو تێگا هەروازە ئەم جەهانە واسە ئەم قودرەتە ئەم دەستگاهە حاکمیەتی واسە چ ئاسانە بۆ ئێمە فکرمانەکەونە پیچیدەست بخاترەوەیەوە فکرەکان هەر شتێشی فرە گەورەی و عەقڵە تۆ نەڕوا چون تۆ خۆت پەستەوێنی چون تۆ فکرەکە ئینسانە پەستێکی
ئینسانە نەفەهمێکی ئینسانە جاهلێکی وەلزا هەرچی بە عەقڵە تۆ بگاوە تۆ لی تێ بگەی شتە مهمە نییە چون تۆ خۆت مهم نییەی لەگراسە تۆ خۆت احترام بۆ خۆت قائل نییەی تۆ خۆت وەک کەرەزانی تۆ خۆت ڕێزە نییە بۆ خۆت وەگەنە فکرت نەکرد کەسێ لە سادەگوویەکە کە تۆ متەوەجێ مەقولەیەکە کە تۆ فکرەکە پیچیدەست ئەو ئینسانە لطفی لە حەقی تۆ ئاکردگە کە لە چاهە زوڵەمات و تاریکیە دەرتی هاورگە کە شخصیەتی پێداگە گەورەتی کردگە کە نەخەڵەتەی گفت ئەگەر ئاسان نماید این بە تۆ این چونین ئاسان یەکی سوورە بگو محەممەد وتی ئەگەر ئەمە فرە ئاسانە بۆ ئێوە دانێ سوورەی وا بێژن ئێمە شتمان هەر کە فکرەکات کارەکە ئێمە ئاسانە بێ بڕوات وەکو ئێمە ڕەوایەتێکی تر لە کوردیەت بێرێت بەحسی بکات ئدامەی بدات و گفتوگۆی لەسەر بکات ئەگەر ئێمە قبولکەین ئەمانە تاریخی بووگەن حداقل ئەم تاریخە سەعبەتی کرد محەممەد ماوە و دینەکەی ماوە و کتێوەکەی ئەمە لەویشە ماوە ئەگەریش قبول نەکەین کە تاریخی نەبووگن وەکو ئێمە بەعسم باوەڕمان پێ نییە و فکرەکەی نەمانە جوولەکە هاوەرن بازم ئەمانە ئەساسە یەک سری دەسەڵاتن کە ئیمڕۆ حاکمن بەسەر ئێمە وەم دەسەڵاتیانەوە حاکم کردگە بۆ کەسێک زاتی نییە دیبیتە ئێمە شێرکە عەلا ڕقمیەوەی کەوا لە ناوی حەلیمە کوردستانە بۆ ئەی چۆن ئەوانە گشتیانە گەنجدە قینمان تێ لە پارتی و قینمان تێ لە یەکێتی لە بەرامبەر دووربینەکانە دیبیت ئێمە شێر ناکەن چون دقیقەن ئەفەهمن ئەمە خەتەرناکە ئەمە خەتەرناکە ئەمە حەقیقەتی واتیە ئەمە ڕاستی ئەمە ڕێگەی حەساویە ئەمە ڕێگەی حەساویە وە خۆیان ئالوودەن لەمە خۆیان وانە ناوی جامایەکە پڕ لە درۆ پڕ لە خەسیاگی پڕ لە بێعقڵی خۆیان وانە ناوی ئەم دامە بێعقڵی و خەسیاگی و درۆزنی و کڵاوبەرداری و ساختەچێتی و شەهەواتە لذا ناتوانن تعبیر بکەن لە تەکان خواردنێ لە گۆڕانێ لەوەی کە کاورا بلەخەرەیەشی هاوارکە کە من گۆڕیامجا نیچە لە ئاوای ود زەردەشتەکەی خۆیان سێ مەرحەلە بۆ گیانە ئینسان تعریفەکاتەوە کە فورموڵە شتر و حشتر و شێر و منداڵە ژە گیانە ئینسان لە مەرحەلەی وەڵا وەسە حشتر هەرچیەک لەبارە تەقالید و فەرهەنگ و سنەتە ئەیخەنە سەرشانی و ئەوانە لە سەرشانی و پێئێژن تۆ بڕۆ فەرمانی پێدا لە مەرحەلەیەک لە مەرحەلەی دووەما کە گیانە ئینسان ئەگۆڕێت گیان ئینسانەوێت و شێرێکی دڕندە و وەکو حشتری تر شانی بۆ پار ناکاتەوە شانی خاڵیەکە فڕیان ئەدا هەڵیان ئەدڕێەوە ئێژێ من ئەمەوێت ئەمما لە مەرحەلەی سێوم کە مهمترین مەرحەلە زوو ئەکسەرێت ئینسانەکان پێی ناگەن و تەواوی قسەی نیچە ئەوە بوو کە من لە دیوانەی چراوە دەسا باسم کرد ئەوسە تۆ بتوانی ئەرزشت تازە بخولقێنی ئەرزشت تازە بخولقێنی ئیستا کە ئێوە خواتان کوشت ئیستا کە ئێوە خەتە فەیما بەینە ئاسۆتان لە بین برد و خەتە حائلە بینە تاریکی و ڕۆشناییتان لە بین برد و خوا نەماگە و لە ناوی ئێوە حزوری نییە و خۆتان بووبن و خوا ئیستا ئێشێ ئێوە ئەرزشی تازە دروستکەن وەکو خوا بسم الله دروستکەن کێشە ئەوە نییە خواتان کوشت کێشە ئەوەسە ئایا ئەتوانن ئەو ئستقرارەی کە خوا دابووی بەم جەهانە ئێوە لە بینتان بەر دروستیکەنەوە مەتنە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ وەختی ئەساسە ئەم کوردایەتیە پلاستیکیە بۆشە تەوتە ئەگەرانەی لەلایەنە دەستگاهە جودۆ کریستیانەتی و کۆرپۆریشنەکانە منتەقە دەرخست ئەرزشە تازەیشی دروست کرد ئەرزشە تازەیشی دروست کرد مەتنی کوردی هاورد وتی ئینسانە کورد کوێس سەرزەمینە کوردەوار ئینسانە کوردی کێس سەرزەمینە کوردەوار کوێس بەرتانی نەدا بەرەهوت ڕەهاتانی نەکرد لە ناوە بیاوانە حتا بۆ ئەوانەتانوە باوەڕهای مەسەبیتان هەست ئەگەر ئەم مەزهەب و دینە ئێوە ئارامە کاتۆ کە مطمئن بوون بە ئایندەیەکتان مطمئن بوون ئەو ڕێگەی ئێمە خەیلێ حەساویە بۆیە فرە کەسێ ناتوانێ هەڵیگرێ لە لای ئێمە هەرەنچێک ئینسان زەعیفکە خارکاوە لە منزەلەتە ئینسانی دەریکا لە مەقامە کوردیەت ئەکەوێ کورد نییە
بۆیە ئێمە بووین و کورد لەبەرەوەی ڕێگەکەمان ڕێگەی حەساوی بوو بۆیە بووینە کورد بۆیە پێمانیان وت کورد بۆیە خۆمان بە خۆمانمان وت کورد بێ ئەوەی کە کەسێ لە ئاسمان گۆ فەرمانمان پێبا بوونە ئینسانیە خۆمان و قبوڵە بوونە ئینسانیە خۆمانمان کرد ئێمە لە بەزەیی کوردی و بەرەو کوردیەت چوین تا ساختارمان دروست کرد جامعەمان دروست کرد خۆمانمان قەید نیا بەسەر خۆمان و تا بتوانین دروست حرەکەتکەین نەفەرامینە خواوێ لەسەرەوە پێمان بێژێت وا بکەن وا نەکەن و موسا هاتوێت فەرمانی بە ئێمە داوێت کە خوا وایەژێ یا خوا وا نایژێ ئەنچێ کە تۆ گەرەکتە کە پەیامەدە کۆمەلگایەکی ئاحادەم ئینسانەتیا مەسئول بوون و لە مەقامە ئینسانی خۆیانە متەبەلور بوون و لە فەرایەندە زندگیە بە لوتکەی کوردیەت یعنی ئینسان مخەیرە ئازاد بگەن و بیهۆن و ئەم داستانە زندگیە لەم مەسیرە و لەم مەتنە و لەم زندگیە و لەم سەرزەمینە ممکن بوو و ممکنە نابودی هەرەوەسە کە من ئیستە بەحسم کرد تەمام ئەمانەی کە منتەسەبن بە متونێک کە حاڵیان خاسەکە چ دموکراسیە چ لیبرالیزمە چ مۆدرنیتەس چ ئیسلامە چ یەهودیەتە چ مەسیحیەتە لەو پەیامە سەتحیە گۆڵزەنەکانەی ئەخلاقی ئیجتیماعی عەداڵەتیشیانە درۆ ئەکەن لەویشە تێنەگەیگن پس بزانن جنسە مەتنە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ مەتنە ئومەتسازە مەتنە ڕێگەی حەساویە و ئەم مەتنە تەداومی ئەوێ بۆیە تیکە تیکە تێت و تیکە تیکە دەرگیرە ئەم جامعەکە و تیکە تیکە حەچی شەڕعیکە و تەواوە ئەو ساختارانەی کە دان یاگە کە لە خەسەندنە ئێمە تعریفەوێت و ئەی هاڕێت و ئەچێتە بەرەو لەگەلە کۆمەی ئەوان مەترسن شەک مەکەن ئەم هەر سەرزەمینێک بە تەعدادێکی کەم و دەرسەدێکی کەم دانایانی واتیە و ئینسانهایەکی واتیە کە سەودای گەورەیی وا لە سەریانە و جەهان لە ژێرە قاچەکانە خۆیان ئەوێنن و گەرەکیانە محەققی بکەن ئەمە و ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئەمەی دانیاگە بین ئەوانەی وا ئەم سەروەریە لە وجودە خۆیانە ئەوێنن لەگەلە کۆمەی ئەوان مەترسن لە تانەی خەربەتێ لە خەرخانەیەکە مەترسن ئەمانە مەوجود بووگەن لە توولە تاریخە تاریخ هیچ وەخەمانەوە بیر نایێتەوە لە فیلمەکەی ترۆیە لە ئەوەڵە فیلمەکەی ترۆیە و براد پیتیا بازیەکە لە نەقشە هەرکوڵە ئەهنێرنە شوێنە هەرکوڵ بێتەکە پاڵەوانە سەرزەمینەکەی ترا شەڕ بکا کە کاورایەکی بەغایەت گەورە و زلە مناڵەکە پێ ئێژێ هەرکوول من لە توولە عمرما ئینسانی بەم گەورەی من نەدیگە من وم ناچمە شەڕی هەرکوڵەدا لێ ئێژێ بۆیە تاریخ هیچ وەختەوە بیر نایێتەوە ئێوە هیچ وەخت جاودانە ناون مەگەر ئەوەی کە کارە گەورە بکەن بۆیە من لە داستانە لاوەکە زەمبیل فرۆشە محیەدین کوڕ میرە حەکاری لە زوانە حاجی شەریفە وەختێ خۆی لەسرە کۆشکەکە فڕەدا خوارۆ و وێسیا لەسرە قسەی خۆی و ئێرادەی خۆی نشکاند و تەسلیمە وەسوەسە و قودرەت نەبوو لە تەمسیلێکا کە ئەو بەحسی کرد وتی خوا جبرەئیلی هەنارد وتی بچۆ لاوەکە بێشک بەهاوێ سەر زەمینە نەرمک لاوەکە بێشک محەممەد ئیسلامی شەک گیانی دا ڕزاند بوو تەواوی پێغەمبەرەکان شەک دایانی ڕزاندە بوو ئیسا مەسیح بەسەر سەلیبەکەی خۆی و هاواری کرد خوایە منە بەجێهێشت شەکی کرد لە ئاخرین دەقیقە ئەمە هەر لە ئەدیانە متونە ئەدیانە بۆیە ئینسانە کوردی محیەدین کوڕە پیر میرە حەکاریە بێشەکە لە مەسیرێکا کە ئەڕوا
لە ڕێگەی حەساویەکە کە تەیەکە کە زندگی هەر ئەمەسە کە ئێمە ئیکەین و بەغەیر ئەز ئەمە ئاوە حەمامە، بەغەیر ئەز ئەمە سەرابە، بەغەیر ئەز ئەمە دلوژنە، تەوەهومە، ماتریکس ئەدیان ئیبراهیمیە. ڕێگەی حەساوی ئەمەسە بێسن وە دیارە فاسدانێک کە قەبکە نەزانووی خۆیان بێسن وە دیاریانەوە ئەمانە گەرەکیانە ئێمە وە بیریان نەینینەوە ئەمانە لە چ مەرحەلەیەکا بەرەو ئەم فەسادە چوون، بەڵام ئێمە ئەی کۆرینینەوە ئاوسا خەڵکەی و قسە مەکۆرێنەوە با لە بیرم نەوێ چیم کردووە خوام. ئێمە ئەی کۆرینینەوە چون ئەزانین تەنیایی تێتە سوراغیان، چون ئەزانین لە جامعەیەکا زندگی ئەکەن براوە برای تر ئیتمینان ناکا، ڕەوابەتە ئیجتماعی نامێنێت، لە جامعەیەکا زندگیەکەن کەس پشتی کەس ئیتر ناخورێنێت، کەس وەفریای کەس ناکەوێت، گشتی بێدەسەڵات ئەوێت، گشتی ئەوێتە نۆکەرە سیستەم، گشتی پڕە لە ئۆغدە، پڕەوێت لە حەقارەت، گشتی پڕەوێت لە دڵتەنگی، هەرچی مەسرەف ئەکا تێر ناوێ، هەرچی مەسرەف ئەکا دەرونی کونای گەورەتر و حفرەی گەورەتری تێکەوێ. ڕێگەی حەساویە کارە ئێمە ئەزانین ئاکامە ئێوە بەرەو کوێ ئەڕوا، نە غەیبە، نە وەحیە، نە پێغەمەربازیە، نا ئێمە ئینسانە حەقیقیەکانە ئەم سەرزەمینی نەوا لە کونە زامەکانە خۆمانەوە حەقیقیەوە بووگینەوە. ئێمە ئینسانە حەقیقیەکانی وا فکر ناکەین کە ئەم جەهانە دەرئەسەرە زەکاوەت و حەسم مثبەت و پێشکەوتە خاص بە ئەگراگەیگە کە ئەمڕۆ گشتمان کۆیلەین و لە ماهیەتە ئینسانیمان و دوور کریاگین و واینە سەتحە قەرایزە حەیوانیمان و بە مشاهداتە ئرزابوونە قەرایزە حەیوانی وفوریان فکر ئەکەین زندگیەکی خۆشبەختانە ئەکەین بێ هیچ تۆهینێ و ئازارێ بە ناخ و وجودە ئینسانیمان. ئێمە وافق ناگەینەوە و نایڵین تویش ڕاحەت گەزیکەی لەم کۆمەڵگا، نایڵین گەلە کۆمەی ئەحمەقانە لە ئێمە بکەی، نایڵین حانەقین و فاسدین و حاسدان و خەربەتە خەرخانەکان و نایڵین ئەمانە حەملەمان تێ بکەن و ئێمە بڕۆینە دواوە و شەک بکەین. ئینسانە کوردی محیدین کوڕ میرە حەکاریە، لاوەکە بێشکە، شەکمان نییە لەم ڕێگە حەساویە گرتگمانە سەبەرەوە و شەکمان نییە ئێوە حەسادەت و حقارەت و ڕزاڵەت و وجود پەستتان کە لە مەقامە ئینسانی کەوتگە پاڵتان پێوە ئەنێگە لە کۆمە بکەن لە ئینسانیەت و لە گەورەی. من دوێکە لە قسەکانە سەنتەزوا وتم دەوڵەتێک کە تێ تۆ داگیر ئەکات ئەوە نییە پوڵۆ پێنادات، تەڵاو پێنادات، سکسە پێنادات، نە، ئەو تێ خاکەکەی تۆ ئەگرێوە تۆ بە تەمەلوکە خۆی دەرتێرێت. اتفاقا مەشغوڵە ئەکا بە سکس، اتفاقا مەشغوڵە ئەکا بە وەرگە. تۆ حاڵیت نییە سیاسەت چییە، تۆ نافەهمی سەروەری چییە. ئەوسا ئاخێزە کوردەوارە سەربەخۆی ژێم ئومەتە کوردیە لە توو لە تاریخە سەروەر بووگن، ئاغا بووگن، نۆکەرە کەس نەبووگن. 300 ساڵە سیستەماتیک دەرسە نۆکەری و نابوودیمان پێدەن بۆیە کوردە قەومی ئیتنیکی ئینسانە هاڕیاگە بووگەنێکە، هاڕیاگە حەقیرێکە و ئەم کوردیەتە زەحمەتی گەرەکە تاتیە متەبەلور بوویت و بڕۆیتە بەرەوە. خولوبیات و گەلو نییە، تەمبەل نەڕۆ بسایە سایە خودش میئایە نییە، تەمەڵ مەڕۆ بۆ ژێرە سێوەر خۆی تێت، نەخۆی نایە براکەم، خۆی نایێت. ئەمە خورافاتە، ئەمە توڕەهاتە ئێوە داکسانە دەمە یەکتری. لەزا لە گەلە کۆمەی ئەمانە مەترسن، ئەمانە کارە خۆیانەکەن، ئەمانە بە گەلە کۆمەیە ئەکسەریەتە فاسد گەرەکیانە تۆ بوونە دواوە، مەڕۆنە دواوە. ئیدامە بدەن و بیکۆرێن و لێیان. لە داستانەکەی مرشد و مارگاریتای بۆلگاکۆفە لە دیمانەیە ئەوڵە وا شاعر و سەرنووسەرەکە لە پارکێکا دانیشتگن و بەحسە دیاردەیە مەسیحەکەن.
ئەمە شەیتانە لە قەڕنە بیستۆمە لە شارە مۆسکۆ زهورەکە و تێ لە مەسیح دفاعەکە. شەیتان تێ لە مەسیح دفاعەکە و ئێژێ مەسیحێ بوو وەلێ ئەو دووە ئینکارە مەسیحەکەن. بڕۆن مرشد و مارگاریتا بخوێنەوە تا بفهمن تەکە کێها لەم دنیایە مۆدەڕە تەرەفن. تۆکە مشتی حانق بووگەنە فاسدە خوفرۆشە وجود فرۆشە حەچیچت فرۆشە کە دڵیان وا پێ و پێشیان بێژن محتەرەمن نەتو نامحتەرەمی کاکە تۆ فاحشەی ئینسانە مۆدەڕن هەر واسە حەچیش تێسی بۆ فرۆشە کڵاو بەردارە خۆپەرەسە حیزە بێدەسەڵاتە حیزە حیزکەرە حیزە دەسەڵاتە دزە جێردەس حەچیش دەتوانی بیسێنی لێی ئەو ئینسانە مۆدەڕە فکرەکە چتە قەشەنێکە و ئێمە زانین ئێوەوەنە و وەلی ئێمە زانین تاکەیشی ئەو نوچی تاکەیشی ئەزانین ئەو نوچی ئەو مۆدەرنیتە وا بۆتانیان تعریف کردگەسەوە واسە و ئێوە ڕۆشتە تەبیعی خۆتان نەکرد مەسیرە تەبیعی خۆتان تێی نەکرد تا بزانین بەرەو کوێ ئەچن بێ ئەوەی حیج نەغدێ بکەن بێ ئەوە یەک داسایفسکیتان تێتا بێتە دەرەوە یەک بۆلگاکۆفتان تێتا بێتە دەرەوە یەک بۆدلێرتان تێتا بێتە دەرەوە یەک دانە گۆتەتان تێتا بێتە دەرەوە سەرتان خستکەسە خوار وەکو کاوەڕ کەوتک نەژێرە نظامە سڵتەی جودۆ کریستیانیتی خەریکی ئەڕۆیتە بەرەوە مەمکە سیلیکۆنی و ڕەوابەتە جنسیە متعدد و حیزە حیزە و سەلکە دۆلار و نۆکەریە جەهان و قرتیبازی و ئەنتەریات و نەمایشە سوراخت کردگەسەوە باو یعنی کون فکرەکەی فراحاڵیت بووگە خەیلی مەقامت گەورە بووگە تو دەربێترین حاڵەت دانەیە تێ هەڵدریابێت ئەسر ئەمڕۆژی کە حەجیشتە قابلە کڕینە قابلە کڕینە بۆیە ئەم دیبەیتانەی ژیرەی مەرە ئیدامە پێیاکە و ئێوەیش ئومیدوارم کە هەرەو جۆرەی کە ئێمە بەحسمان کرد مداومەتتان بوێت بەردەوامیتان بوێت لەسەر ئێرادە لەسەر ڕێگەیەک کە بە حەساوی ئەزانن و قاشتان تێخستگە ئەم سەفەرە قاهرەمانانە ئێشێ بکەن تەکەم ئاشوو بە ئێشێ دەربکەون حتا ئیمکانی هەز مدەتێ لە جیا و دەرجێ بدەن وەکو داستانە ئالیس لە سەرزەمینە عەجایبە وا مدەتێکی فرە هەڕایە کردو لە جێی خۆیان وێسیاوە وەلێ تەداومە ئێوە وجودە هەیکەلە ئێوە بەردەوامیە ئێوە ئەم دلوژنە و ئەم دنیای مەتریکسە و ئەم فەسادە ئەشکێنێت ئەم غەرقە لە فەسادانە ئەم ئینسانهای ناحەقیقیە درۆزنە بووگەنە بێسەوادە کە حتا لە نۆع ڕەوابەت دنیای ئەمڕۆ لە کڵاوبەرداری و لە مۆقیەت پەرستی و لە خۆپەرستیەکەیشا دەهاتین ناتواننێەوە بۆ نەدواوە لایەوە خۆش